دنیا پڕیەتی لەو بەسەر هاتە ڕاستەقینانە. من ئێستا لەم وتارەدا لە زنجیرە باسی بزانەدا باسی کەسێکتان بۆ دەکەم کە زانای بەناوبانگی ئەم سەردەما بانگخواز و مامۆستای زانکۆ وتارخوێنی مزگەوت دکتۆر محەممەد عەبدوڕەحمان العەریفی کە مامۆستای زانکۆی ئێستا گەنجێکە و الحەمدوللا لە سعودیا دەژی و کەسێکە بە هەموو جیهاندا لە ئەمریکاوە حتا نزیکی ڕووسیا گەڕاوە لە هەموو وڵاتێکا وتار و محاضەراتی لە زانکۆکانی دنیادا هەبووە. ئەو پیاوە لە کتێبی ئیستەمتع بحەیاتیکە لە لاپەڕەی ئەو کتێبە لە لاپەڕی 352دا ئەو تەبعی کە لای منە بابەتەکەش بە ناوی کەف الئەذە. ئەڵێ مامۆستایەکی هاوڕێم کە زۆر یەکترمان خۆش دەویست هەموو قورئانی پیرۆزی لەبەر بوو، پیاوێکی زۆر مبارەک، زۆر دڵفراوان، زۆر بەبەزەیی قورئانەکەی بۆ خوای پەروەردگار دەخوێند. ئەوەندە دڵ و دەرونێکی پاکی هەبوو کاتێک خەڵکێک دەچوونە لای قورئانی بەسەرا دەخوێندن خوای پەروەردگار شیفای نەخۆشیەکانی دەدا. زۆر خەڵک لێی سوودمەند بوو. ئەو مامۆستا هاوڕێم وتی دکتۆر ڕۆژێکیان کابرایەکی زۆر دەوڵەمەند ئۆتۆمبیلێک کە بای چەندین دەفتەر دۆلارە کۆمەڵە خەڵکی گەنج بە چوادەوریەوە وەکو پاسەوان هات بۆ لام لەبەر دەستما دانیشت هەر دەستی بە قۆڵی چەپێوە بوو هەر ئاوایە کرد هەر ئازار تەنانەت ئینسان کە ئازاری هەبوو دەمو چاوی چرچ کەوتووە نێو چاوانیەوە چاوەکانی خواردبوو بوون لە تاوی ئازاری ئەو قۆڵەی. وتی مامۆستا تکال لێ دەکەم هەندێک قورئانم بەسەرا بخوێنە. وتم لە دەست چی دەناڵێنی؟ وتی لە دەست ئازاری ئەم دەستم قۆڵم ئازارێکی بێ سنووری هەیە. وتم چوویتە لای دکتۆر؟ وتی نەماوە دکتۆر نەماوە باسی بکەن لە ناوەی وڵات و دەرەوەی وڵات سەردانم نەکرد بێ هەموو پشکنینەکانیشم پاکە. دکتۆر دەڵێ من نازم چی لێ بکەم ئازار شکێنەکانیش لە خۆڕایی وەری دەگرم هیچ سوودی نییە. دەستم کرد بە خوێندنی قورئان وتم هیچ ئارام بوویتە؟ وتی نەبەخوا هیچ سوودی نییە. وتم وایانی وەرەوە بەیانی هاتەوە دیسان دەستم کردەوە بە قورئانێکی زۆر وتم هیچ هەز بە ئارامی ناکەی؟ وتی نەبەخوا ئازارەکەی هەر زیاتر دەکا. 4 دانە ڕۆژ هات و قورئانم بەسەرا خوێند بەڵام هیچ سوودێکی نەبوو هەر هاواری بوو هەر دەستی بە قۆڵ یادیانا. ئەیگو خۆزگە هیچم نەبووە لە دنیادا بەس یەک شەو ئیسراحەتم هەبوویایە یەک ڕۆژ دڵم خۆش بوویایە. والله ئەگەر دەستم ببڕنەوە لێرەوە نەجاتم ببێت لەو ئازارە هێشتاکانە مەمنونم. وتم والله کاکی جام من ئەوەی کە دەسەڵاتم بوو پەنابردن بۆ ذاتی خوای پەروەردگار بەرەکەتی قورئان خوێندن بەکارم هێنا. بەڵام واللهی من وا هەز دەکەم تۆ ستەمت لە کەسێک کردبێ ماڵی کەسێکت خواردبێ دەرونی کەسێکت ئازاردا بێ ئاهو نزولەی کەسێکی داماوت لێگیرا بوو بێ. ئەڵێ تووڕە بوو. وتی نا من بۆیە نەهاتوم مامۆستا بۆ لە تۆ ئامۆژگاریم بکەی نەسیحەتی خۆت بۆ خۆت. من پیاوێکی وام ماڵی خەڵک بخۆم من ستەم لە خەڵک بکەم من خێر و خێرات دەکەم. بەعکسەوە من ئەوەی کە لێ ترسم لەوە چێ لە پیاو چاچیما چاوەزار لێدا بم چاو و نفوز لێدا بم. من هاتووم دوعای ئەوەم لێ بکە یەکێ ناحەزێک سحری لێ کردبم یەکێ بە چاویەوە کردبم. ئارامم کردەوتم برام خۆ من نەمکتۆ تۆ پیاوێکی خراپی ئەڵم بەخوا تا بچۆوە سەیرێکی کردەوەکانی ژیانی خۆت بکە. خۆ من عیلمی غەیبم پێ نییە بەخوا من نازانم تۆ باشی خراپی بە ئومێدی خوا باشی بەس ئارام بەوە تووڕەمە بە تۆ پیاوێکی بەڕێزی هادی ئەم کردەوە بە نابەدڵێکەوە خواحافیزی کرد و لە لای من ڕۆیشتە دەرەوە. 10 ڕۆژی پێچوو هاتەوە دەمو چاو کراوەتەوە دەستی بە قۆڵیەوە نییە پیاوێکی ڕووگەش هەندی هەدیە و دیاری و میوەی هێناوە هات یەکسەر پەلاماری سەرمیدا سرم ماچکە. دواتر وتی دەست بێنە دەستت ماچکەم. وتم نا من حەدیەوە منێ کەس دەستم ماچکە ببوورە. وتی من هەتا ماوەم قەرزاری تۆم. وتم بۆ خۆ بە خوێندنی دوعاکانی من و بە خوێندنی قورئانەکە لەسەر دەستت تۆ سوودمەند نەبووی تۆزە بە دڵگرانیشەوە خواحافیزیمان لێیەک کرد. وتی مامۆستا تۆ بۆ من بوویتە خێر و بەرەکەت. کاتێک کە ڕۆیشتمەوە شەو ئەو قسانەی تۆ لە گوێما دەزرینگایەوە ئەبێت تۆ ستەمت لە کێ کردبێ ئەبێ چ داماوێک دوعای لێ کردبی ئەبێ حەقی کێت خواردبێ ئەبێت چ مەزڵومێک نەیتوانی بێت تۆڵە لێ بکاتەوە پەنای بۆ خوا بردبێ. بیرم کردەوە ڕاستە من کاتی خۆی کە ئەم کۆشکەم کرد ئەم زەویەکیشی بە پاڵەوە بوو 200 مەترێک بوو. ویستم ئەوە هەروەکو گەراجی ئۆتۆمبیلەکانم بەکاربێنم. پرسییم لە نووسینگەکان وتیان ئەوە هی ئافرەتێکە لەسەر چەند منداڵی یەتیمی بە باوەک دانیشتووە. چوون بۆ لای وتم ئەو زەویە بۆ من باشە و پێم بفرۆشە. وتی نابراکەم بەخوا نایفرۆشم. جاوا فرۆشتم
بە ناشکوری نەبێ من ئافرەتێکی نەخوێندەواری بەستە زمانی داما و بڕوا بکە نازانم پارەکەی چی لێ بکەم پارەکەش بە فیڕۆ دەچێ مناڵەکان لە دەستم دەردێنن ئەو دەیدا بە پاسکیل ئەو دەیدا بە ماتۆڕ ئەو دەیدا بە کۆمپیوتەر پارەکەش دەڕوە بەخۆ متمانشم بە کەسێکی وا دڵسۆز نییە پارەکەی بدەمێ بۆم خاتە مەعامەلەوە نا وەڵڵا باز زەویەکە بمێنێتەوە زەویەکە نەخۆش نابێ نامرێ نافەوت تێدا گیر ناکرێ هەتا خوا ڕەحم دەکات مناڵەکان گەورە دەبن بۆ خۆیان خانوویەکی تیا دروست دەکەن یان کە گەورە بوون پێگەیشتن خۆیان دەیفرۆشن و پارەکە بە فیڕۆ ناچێ من دەچەی باوکی شیانم داوای لێبوردن لێ دەکەم ئەڵێ ئەژنێکی زۆر ڕێک و پێک زۆر زمان شیرین زۆر بە ئەدەب بە حیا و شەرم دیسان چوومەوە تەکلیفم لێ کردەوە خەڵکم نادەوە ژنەکە ڕازی نەبوو بەڵام من تاکتیکی خۆم بەکارهێنا تەنانەت گەیشتمە سەرەوەی ژنێک بتوانە بەرەوە ڕووی من ببێتەوە بە پارەی خۆشم پێم نەفرۆشێ بۆیە چوومە شارەوانی و لە ڕێی دۆست و برادەر و بەخشینی هەندە بەرتیلەوە بەبێەوەی ئەو ژنە هەست بە خۆی بکە زەویەکەم خستە سەر خۆم کەسێکم هێنا لە شوێنی ئەو ئافرەتەمان چوین عەقدمان پێ کرد و هەموو شتەکان ڕایی بوون هیچ لەبەر دەستی من عاسی نەدەبوو بە زەبری پارە و سامانەکەم بۆیە پارەکەم برد و هەر ئەو سیعرەی جارانیشدا بوویە لە کیسەیەکە بۆ لە زەرفێکە بۆ ژنەکەمان فڕێدا ئەو پارەی خۆت دواتر دەستم کرد بە دیوارکردن ئەو ژنە ئەو ڕۆژانە دەهات بۆ لای کرێکارەکان گوێنی ئێدا دەیگو ئەوە ماڵی منە وەڵڵی منە وەڵڵی نەفرۆشاوە ئەوەی ئەو منداڵە بێباوکانەیە کرێکارەکان گاڵتەیان پێ دەکرد ویان دەزانی ئەو ئافرەتە شێتە دەیانگوتی ژنە شێتەکە پەیدا بەوە دیسان دەستی کردەوە بە جوێندان و قسەی ناشرین ڕۆژێ منی بینی وتی خۆ من دەسەڵاتم بەسەر تۆیان نییە ئەتوانی بشم کوژی ئەتوانی چیت بێ بەسرم بێنی بەڵام من تۆ دەسپێرم بەخوا یا ڕەبی لەو خانووی ئیسراحەت نەکەی وتی واللهی شەو هاتمەوە ئازارێک مامۆستا لەو قۆڵەما پەیدا بووە خەریکە دەستم دەپچڕێ خۆزگەی یەک شەو ئیسراحەتم لە دوای ئەوە بکردایە بۆیە کاتێک کە تۆ پێت وتم ئەوەم بەبیر هاتەوە ڕاست دەکەی دە ڕۆژ لەمەوە پێش تۆ ئەمەت پێوتم دوێنێ چووم بۆ لای ئەو ئافرەتە چووم بۆ لای و لەبەر دەستیان کەوتم گریام داوای لێبوردنم لێ کرد ویستم دابێمەوە قاچی ماچکەم لە تاوی لەشی خۆم وتم خوای پەروەردگاری تۆ نەیهێژ لەو خانووە ئیسراحەت بکەم بەس تو خوا تۆ بە خراپەی من مەکە من وەکو کەسێکی زەلیل هاتوومە بەردەستت تکایە خوشکەکەم دایکەکەم گردنم ئازاد کە پارەش چیت دەوێ زەوی لەکوێ دەتەوێت دەچم بۆ منداڵەکانت دەیکڕمەوە کوێ باشە کوێ تیجاریە کوێ دواڕۆژی خێرە ئیتر بەڵام ئەوەندەیە گردنم ئازاکە ئەگەر تۆ گردنم ئازاکەی لەوە چێ خوای گەورە ڕزگارم کە ژیانی ئاساییم بۆ بگەڕێتەوە من چی لە سەروەت و سامان بکەم کە هیچ شوێنێک نەما بەس بۆ لابردنی ئازارەکەم ڕووی تێکەم ئەڵێ ژنێکی زۆر محتەرەم بوو وتی براکەم وەڵی هیچم لە دڵا نەما ئەوە پارەکان هەر ماوە هەڵم گرتۆ پارەکەی خۆت بۆ خۆت بەس بەخوا من سەرۆدەری بازاڕ و ئەوانە ناکەم شوێنێکی باش بۆ منداڵەکان بکڕەوە ئەو مناڵانە گوناحن بێباوکن بەڵکو لە دوا ڕۆژە ئەو زەوی کە باوکیان بۆی دابین کردوون نەفەوتێ وتم بەسەر هەردوو چاوم دڵنیا بە زەویەکیان بۆ دەکڕم دوو قات و سێ قاتی خۆی ئەوەی پێش و پارە بکاتەوە تازەوە لە دەست چوو ئەگە حەز دەکەن هەموو خانووەکەشم هەڵەوە شوێنم بۆ ئێوە وتی نا من ستەمت لێ ناکەم دەستی بەرز کردەوە بۆ لای خواوەتی یا ڕەبی خوای گیان وا من گردنم ئازاد کرد یا ڕەبی خوای من بەخشیم خوایە تۆش بیبەخشی خوایە تۆش ڕەحمی پێ بکەی وتی سوێن بەخوا دەستی دانەگرتەوە ئازارەکە لە قۆڵمانەما ئێستا هاتمەوە بە لای تۆ ڕێنمایی خێرت کردم ڕزگارم بوو خوا ڕزگارت کە دکتۆر محەممەد عەبدوڕەحمان لە عەریفی دەڵێ من ئەوەم بینی بەڕێزان ئەمانە هەمووی پێمان دەڵێ ئەوەی کە پەروەردگار فەرمووی یا ئەیوهە الناس خەڵکینە یەک بە یەکتان بزانن ئینەما بەغیکم عەلا ئەنفوسیکم هەر خراپەیەک دەیکەی هەر ستەمێک دەیکەی هەر زوڵمێک دەیکەی دڵنیا بە یەخەی خۆت دەگرێتەوە تۆ زانی فڵان کەس داماوە نە بەخوا زاڵم داماوە بەخوا خراپە کار داماوە